بینەرانی بەڕێز سڵاوتان لەبێت لە بەرنامەی ئەمڕۆدا گفتوگۆکەین سەبارەت بە یەکێک لە بابەتە هەرە هەستیارەکانی ئەمڕۆی کۆمەلگای کوردی و یەکێک لە بابەتە هەرە هەستیارەکانی ناو ژیانی ئابووری لە هەرێمی کوردستانە ئەویش سیاسەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانە. لەم بەرنامەیە ئەپرسین ئایا سیاسەتی دارایی هەرێمی کوردستان سیاسەتێکی گونجاوە بۆ دۆخی ئەمڕۆی ئابووری کوردستان و ناوچەکە بە ئاڕاستی گەشەپێدانی ئابووری هەرێمدا یان سیاسەتێکە دژی پەرسەندن و ڕێگرە لە بەردەم بژانەوەی ئابووری هەرێمی کوردستاندا. ئایا ڕۆڵی بانکەکان چ بانکە ئەهلیەکان و چ بانکە حکوومەکانی هەرێمی کوردستان تا چ ئەندازەیەکە لە گەشەپێدانی ئابووری ئەم بانکانە توانیوانە ڕۆڵی ڕاستەقینەی خۆیان لە بژانەوەی ئابووریدا ببینین یان تەنها دەستگایەکەن بۆ دەوڵەمەندبوونی ژمارەیە کەسی دیکە بە ناوی کاری بانکین و کاری بازرگانیەوە. ئایا بانکەکان و ڕێخستنی یا سیاسەتی دارایی تا چەند لە خزمەتی گەشەپێدانی سەرمایە گوزاری ناوخۆی و بەیانیدا بووە بە پێچەوانەوە ڕێگر بۆ لە بەردەم گەشەپێدانی سەرمایە گوزاری و چالێکی ئابووریەکاندا. ئایا هەرێمی کوردستان چ بەدیلێکی پێ بۆ گەشەپێدانی ئەمبار و دۆخە لە سای سیستمێکی ئابووری ئەمڕۆدا و ئەو سیاسەتە داراییە تا چەند وەڵام بە پێداویستەکانی گەشەکردنی ئابووری ئەمڕۆی کوردستان و ناوچەکەیەتەوە. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەرێک لە بەڕێزان شێرکۆ بورهان محەممەد پسپۆری بواری دارایی و ئەدهەم کەریم دەریۆش بەڕێوەبەری گشتی لقی بانکی ناوەندی لە هەولێرمان کردووە بە خێراتنی هەموو لاکتانەکەم. ئەمە سەرتا بپرسم سیاسەتی دارایی لە هەرێمی کوردستانە ئەو سیاسەتی کە لە ناو سیستمی دارایی هەرێمی کوردستان لە ماوەی ئەزمموی ڕابردووە بینومان و پەیڕەو کراوە بە هەڵسەنگاندنی تۆ تا چەندێک توانای هەیە لە گەشەپێدان و فراوانکردنی چالاکی ئابووری لە هەرێمی کوردستان و گەشەپێدانی کۆی چالاکی ئابووریەکان لە هەرێمی کوردستانە. ڕاستی پێش هەموو شتێک تۆ باسی سیاسەتێکی داراییەکی لە هەرێمی کوردستان هات تاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بەم چەند کابینانی کە تێپەڕی کردووە سیاسەتێکی کامەڵی نەبووە تەوەجوهی دارایی بکات یا سیستەمی دارایی بکات لە هەرێمی کوردستانە بەرەو هەدەفە ئەو هەدەفانەی کە لە خزمەتی زیاتری کۆمەڵگەی کوردی یا با بڵین لەو گەشە ئابووری کە لە کوردستانە هەیە لە خزمەتی ئەو گەشەکردنەوە بوو بێ. سیاسەتی هەرێمی کوردستان لە چەند محورێکی چەند لایەنێکی زۆر کورتا خۆی بینێتەوە ژبریتە لە خەرجکردنی و داهاتانەی کە لە هەرێمی کوردستان یا با بڵێن عێراق بە شێوەیەکی گشتی دەستی دەکەوێت بە شێوەیەکی سەرکی کە بریتە لە داهاتی نەوتەکان بۆ چۆنێتی تەنها خەرجکردنیەوە گەرنا سیاسەتی داراییمان بە شێوەیەکی بڵی سیاسەتێکمان نەبووە کە لە خزمەتی یا بەرەو پێشبردنی ئەم ڕاوتی گەشەکردنی ئابووری هەبێت لە هەرێمی کوردستاندا. ئەی سیاسەتەکە لە خزمەتی چیا بووە؟ یان ئەو مامەڵە نەقدیانەی کە لە هەرێمی کوردستانە دەکرێت ئەو چالێکی ئابووریان نەکرێت ئەگەر لە شەر سای سیاسەتێکی داراییە بەڕێوە نەچێت لەژێر شای چیا بەڕێوەچوە دوجار ئەو سیاسەتە لە خزمەتی چیا بووە زۆر بە واضحی سیاسەتەکە لە مای خۆی بینێتەوە کە لە هەرێمی کوردستان سیاسەتی دارایی بە ئاراستەیەکا بووە کە ئیستیلاک لە کوردستانەوە بەکاربردن لە کوردستانە زۆر بووە. سیاسەتی دارایی بریتینیە لەوەی کە تۆ ساری زۆر بینتە ناو هەرێمی کوردستان سیاسەتی دارایی بریتینیە لەوەی کە تۆ بینای زۆر دروست بکەی یا باڵەخانەی تەنها پێ دروستکەی سیاسەتی دارایی بەڕاستی ئەوێ مشارێکی یا هاوکارێکی سەرەکی بووە لە بژانەوەی کەرتی پیشەسازی لە وڵاتەکە تا بژانەوەیکی سەرەکی لە کەرتی کشتتوکاڵی لە هەرێمی کوردستانە بۆ هەموو سێکتەرەکانی تر بەداخەوە سیاسەتی دارایی وەکو باسم کرد لە هەرێمی کوردستانە تا ئێستا بە شێوەیەکی گشتی بریتی بۆ لە چۆنێتی خەرجکردنی ئەو داهاتانی کە ساڵانە حکوومەتی هەرێم دەستی دەکەوێت وازەحێکی لەمە دەرەکەی بەڕاستیەکە تۆ یەکێک لە ساڵەکان بێنیتە بەرچاوی خۆ ئەو بودجێ لە هەرێمی کوردستان یا لە عێراق کەم بێتەوە دابەزێت ڕاستەخۆ کاریگەری هەیە لەسەر سەرجەمی خزمە گوزاریەکان و پرۆژەکان لە هەرێمی کوردستانە ئەمە نمونەیەکی زۆر واضح هەیە کە سیاسەتێکی دارایی لە هەرێمی کوردستان سیاسەتێکی تۆکمەنیە. بەڵێ کاک ئەدهەم پرسم لەسەرەوەی کاک شێرکۆ پێمانڵێت سیاسەتی دارایی لە هەرێمی کوردستان سیاسەتێکی سەرکەوتوو نەبووە و سیاسەتێکی کامڵ نییە لە بە ئاڕاستەی گەشەپێدانی ئابووری و پێشکەوتنی بەرهەمهێنان لە هەرێمی کوردستان بەقەدەوەی سیاسەتێکی بۆ گەشەپێدانی ئیستیلاگەوە بە شێوەیەکی گشتی تر خزمەتی بە ڕۆژی ئابووری هەرێمی کوردستان نەکردووە. حەزەکەم تێگەشتنی بەرز لەو بارەوە بزانم. بەسپاسی جەناوی دەکەین. بەڕای مە سیاسەتی ئابووری لە هەرێمی کوردستان ڕاستە بە چەند مەرحەلەیەکدا تێپەڕیوە مەراحیلەکانیش هەمومان وەکو کورد لە کوردستان کە ئێستا ژیاوین ئەو مەراحیلانەشمان تێپەڕاندووە و پێشکەوتنیش بەخۆیەوە بینیوە بەڵام بەسەر دیارە کە پێشکەوتنی بەخۆیە بینیوە ئێستا بودجەی
حکوومەتی هەرێمی کوردستان کە لە بەغدادێ دەستە وەزارەتی دارایی لەوێ دەستا ئەنجومەنی وەزیران لەوێ دەستا پەرلەمانی کوردستان تەزدیق دەکرێت مناقەشەی لەسەر دەکرێت سیاسەتی بۆ دادڕێژرێ خۆپارەکە وا سەرف ناکرێت ئێمە بتوانین حکوومەتی هەرێمی کوردستان یان وەزارەتی دارایی بە کەیفی خۆی بتوانێت ئەو پارانە لەلایەنێکەوە سەرفا لەلایەنێکی تر سەرف نەکا. پێویستە ئەوە وەکو لە پەرلەمان داڕێژراوە بەو سیاسەتەی داڕێژراوە کە پێویستە بەو شێوەیەش سەرف بکرێت. بەڵام ممچینە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر پەرەیداوی بە هەندێک لایەن نە لە لایەنی تر، وەکو لایەنی مەسەرەن بەرەو پێشچوونی بنیەی تەحتی وەکو بینا وەکو برێن دروستکردنی خانوو، نەمانی کرێچی، نەمانی بردننی کارەبان و هەموو دام و دەستگاکان بردننی جادە و ڕێگاوبان و لۆ زۆر شتی وە یعنی کە ئێستاکە هەمومان لە بەرچاومانە و دەیبینین. بەڵام ممچینە هەندێک بواری تر نەکرابی لە کێشەکانی سیاسەتی دارایی لە هەرێمی کوردستان ئەوەیە کە ئەم سیاسەتە بەردەوام چاودێران پێیان وایە کە ڕێژە ئیستیلاکی لە هەرێمی کوردستانە گەاندۆتە ئاشتێکی یەکجار زۆر بەرز و کۆمەلگای کوردی بە شێوەیەکی گشتی کردووە بە کۆمەلگایکی مستەهلێک نەک بە کۆمەلگایکی بەرهەمهێن. ڕاستە یعنی ئێمە ممچینە لە هەندێک لایەنەوە وابی، بەڵام هەر لایەنی مستەهلێک نینە. ئێمە دەبینین چەندەها فەنادیقی ئەو ئوتێلی سیاحی دروست دەکراون، چەندەها مەشارێعی گەورە گەورە دروست کراون، چەندەها ڕێگاوبانی گەورە لەژێر دروستکردندایە. خۆ حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستە یعنی بەڵام ئیستێهلاکەیە، بەڵام خەڵک ئیستێهلاکی کردووە نە حکوومەت. یعنی ئەوە هەمومان بەشداری لەو ئیستێهلاکیە. مەفروضەیە وعیەکی سەقافی تەواو لە ناو هەموو میلەتدا هەبی بۆ نەهێشتنی ئەو ئیستیهلاکی بەلاشە. یعنی ڕاستە هەمومان هەست پێ دەکەین بەوە هەیە، بەڵام معناوە نییە حکوومەت لە هەموو شتێک مەسئولە لەوەی کە فەردیش بیکاتن یان شخصێک یان کۆمەلگایە کە هەموو شتەکان دەکا. زۆر سپاس کاکەتەم، زۆر سپاس. بەڕاستی کاگەتم من لەگەڵ قسەکانی کاگەت هەمان کە باسیەوەمان کردومان سیستەمی دارایی لە هەرێمی کوردستانە گوایاڵێ ئەو بودجەی لە عێراقەوەیە دەچێتە وەزارەتی دارایی ئەنجومەنی وەزیران دەچێتە پەرلەمان. لەم ساڵانەی ئاخیریشە لە کابینەی دوای ئەمە زۆر بە شێوەیەکی واضحتر ڕەنگە لاریمان لەوە نییە. زۆر دروستە بودجەی هەرێم ئەتوانی با بڵێن بە شێوەیەکی زۆر مەرحەلەی بڕیەوە زۆر قۆناغی بڕیەوە لەوەی ساڵانی پێشووتر کە هەبوو. بودجەی هەرێم ئێستا بەشێکی واضحتر سەرفەکرێ، بەڵام گلەیەکە لەمەیە کە سیستەمی دارایی تەنها بریتینە لە خەرجکردنی ئەو پارانی کە هەیە. یەکێک لە کێشە سەرەکیەکان بەڕاستی کاگەدەم خۆی باسی کردەوەی کە گاڵی کۆمەلگا بەرەوەی ئیستیلاک براوە. بەڕاستی ئەمە ئیشی حکوومەتە کە مراقبەی کۆمەلگا بکە یان تەوجیهی کۆمەلگا بکە بەرەو چ ڕاستیەکە بڕوە. ئەگەر حکوومەت بەم شێوەیە ئێستا بەردەوام بێت کە دەرگاکان لە هەموو لایەکە و کرابێتەوە بەرەو ئەو کاڵانەی کە بۆ ئیستیلاک بەکارێت زەڕیبەی پشتگوێ خستە بێ با بڵێن گومرگی پشتگوێ خستە بێ تا ڕادێکی زۆر کەم کابێتەوە. گومرگ پشتگوێ خراوە بۆ ئەوانە لە هەموو شوێنەکانە بەردەوام و شێوازە جیاوازەکانی زەریبەر لەسەر ئەو شتانی کە زەریبەر لەسەر دانراوە بەردەوام لەلایەن حکوومەتەوە و سیاسەتیشی بەڕاستی خاڵی هەرە سەرەکی کە ئەمەوێ ئاماژەی پێ بەم حکوومەتی ئێرە ئەو سیاسەتە ئابووری کە هێتی سیاسەتێکی سەرمایه‌داریە با بڵێن سیاسەتێکی ڕاستمالیە. من ئەمە بە حکوومەتی هەرێم ئەڵێم حکوومەتی هەرێم سیاسەتەکە و سیاسەتێکی سەرمایه‌داریە لە ڕووی خەرجکردنەوە، لە ڕووی کۆکردنەوەی داهاتەکانیان کۆنتڕۆڵکردنی بازاڕە سیاسەتەکە و سیاسەتی سەرمایه‌داری نییە، سیاسەتی شیوعیش نیەوەی کە بە شوێت ناسراوە. بەڕاستی حکوومەتی ئەو وڵاتانی کە پێشەنگن لە سیاسەتی داراییەکان با بڵێن یان وڵاتە ڕاستمالیەکان بە شێوەیەکی گشتی باس بکەین. ڕاستە بازاڕیان ئازادە، بەڵام لە هەمان کاتە زۆر گرنگی دیراوە بە هەمە زۆرکردنی سەرچاوەکانی داهات بۆ حکوومەت. یەکێک لە ئیشەکانی حکوومەت بریتێ لە ئەوەی کە سیاسەتی وڵاتانی ڕاستمالی نیزامێکی تاکسیا با بڵێن زەڕیبەی زۆر بەهێزیان هەیە، نیزامێکی کۆنتڕۆڵکردنی سنوورەکانیان زۆر هەیە، مراقبەیەکی تون و تۆڵی ناوبازار هەیە لەو کاڵانی کێتە ناوبازارەوە تا چەندێک خزمەت بە کۆمەلگا گەێنێ و تا چەندێک چ کاڵایە کۆمەلگا پێویستیەتی لەگەڵ ڕۆژدا ڕێگەدرێت تەنها بۆ کاڵانە بێتە ناوبازارەوە، کاڵانی کە تەنها بۆ حاڵتی سیلاکیە حکوومەت کۆنتڕۆڵی تەواوی کردووە لە ڕێی گومرگەوە لە ڕێ وەسایلانی کە هەیەی کە کۆمەلگا بەرەوە تەوجیه بکات. ئەوەی کاڵین باسمان کرد لەوەی کە سیاسەتی دارایی لە هەرێمی کوردستان سیاسەتێکی تۆکمەنیە واضح نییە. تۆکمەنیە یعنی چی؟ لەبەرەوەی کە بازار وەکوتمان لەلایەنێکەوە ڕاستمالیە لەو ڕۆی کە
چۆنێتی ئەو دابشکردنی ئەو بودجەی کە هەیە ئەو پارانی کێ هەرێمی کوردستان یا بڵین دارایی هەرێمی کوردستان لە ڕووی خرجکردنەوە تا بڵی ڕاستمالیە لە ڕووی ئیجازە پێدان بە کۆمپانیا و بە مەشاریعەوە تا بڵی ڕاستمالیە بەڵام لە ڕووی هەمە زۆرکردنی سەرچاوەکانی دارایی کە ئەمە خاڵێکی گرنگە بۆ هەر حکومەت ئەگەر بێ کۆمەلگا بەرە پێش بەرێ بێت هەوڵ بات هەمە دارایەکانی هەمە زۆر بکات ئێمە تەنها پشمان بەنەوت بەس ئەگەر ڕۆژ لە ڕۆژان ئەم نۆتە ساری لە بازارە نرخی بێتە خوارەوە بێگومان بودجەی هەرێم داوابەزێ بێگومان ئەو مەشاریعین کە جەنابی کاگات هەم باسی کرد کتوپەر هەمووی داوابەزێک ئەمەش ئەو کاتە کۆمەلگا تووشی ئاڵۆزیێکی زۆر دەکات. بەڵێ کاکات هەم تۆ وەڵامە چێ بۆ قسانە ئایا سیاسەتی دارایی هەرێمی کوردستان سیاسەتێکە تەنها پشت بە تا سەرچاوێکی دیاریکراوە دەبەستێ بۆ داهاتوو داڕشتنی سیاسەتی دارایی خۆی یا بە پێچەوانەوە بخۆی ئێمە دەبی هەندێک لایەن هەیە دەبی ئێمە بزانین ئەگەر تەمەشای حکوومەتی هەرێمی کوردستان و سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان بکەیت لە یا وەزارەتی دارایی لە ڕێخستنی وایە خەرجکردنی پارە و ئەو شتانی کە لە ژێردەستیتی زۆر مەشاکیلی زۆر لۆ دروست دەبی مەشاکلەکانیش زۆر جاریان هەنووکەین یعنی خاستن بە تایبەتی ئەوانەی کە ناوچە دابڕاوەکان وەکو کەرکک و خانەقین و شێخان و ئەوان هەموو بە ملی حکوومەتی هەرێمی کوردستان داهاتینە بە ملی وەزارەتی دارایی داهاتینە ئەو خەرجیانە کە دەکرێن زۆر جاران مچینە یعنی زۆر لە سیاسەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە دای ڕێژیا دوای بخایانەک و یان پشتگوێی بخە یعنی ئەوانە هەمووی هۆنە لە ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستانیا و وەزارەتی دارایی و ئابووری نەتوانی ئەو بەرنامەجەی کە تۆکمەی کردێ و جوانی کردێ و داینایە و خزمەتی هاوڵاتیانی پێ بکاتن کە وەکو دایناوە بەو شێوە بڕوە دوایی کە دەرێن ئەمە دەرێن باسی ئیستێلاکی دەکەین ئێمە بازار لە بازارێکی حڕ دەژین یعنی ئێستا لە هەموو سەرچاوەکانی هاتنی ئەو کەلوپەلەی کە دێتن داخلی کوردستان دەبی ڕقابەتدانراوە چا دەکرێت بەبێ ئیجازە هیچ کەسێک ناتوانانی مەوادەک بینتە ناو کوردستان و هیچ کەسێک ناتوانانی دەریکا لە ناو کوردستان لە هەر مەوزوعەک بێ ئێمە نەفت بەکار نەهاتووە بۆ هیچ ڕەسمالێک نەفت پارەکانی دەستە ناو حیسابەکانی وەزارەتی دارایی لە بانقەکانی هەرێمی کوردستان بووبووە کاگەدەم باسی نەوتی ناوخۆ ناکەین باسی بودجەی گشتیەکەین کە لە بە حکوومەتی بەغاوە ساڵانە دێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ با بودجەی گشتی لە حکوومەتی هەرێمی کوردستان با بە جەنابەت برێم بودجەی گشتی هەموو خەڵک مەفروضەیە بزانی ئەو بودجەیە کە دانرایە بە ناو 170 و چەندێ بۆ کوردستان ئەو بودجەیە هەمووی بەیەکجار لۆمە نایە ئەمە ماگانە دەبی بێ لۆمە دێ یعنی هەمچینە هەموو جار ئەو بودجەیە دەبی ئەو مانگە مەسەرە مانجی نۆ ئەما دەبی هەموو موازنات و حسابات و مەصروفات و ڕەواتیب حاضر بکە وەزارەتی مالی بینێتە بەغدا یاڵە محاولە دەکرێت ئەو جا موافقە بکرێ بودجەی مانجی دا لە 2-3 مانجی دادێ لۆز مانجی دەدەگاتێ یعنی ئێمە ئەگەر ڕێگەم بێ ببوورە ئەمێ ئەو ئیزافەیەکە بۆ بکەم کاتێکە باسی بودجەی هەرێمەکەن یا باسی سیستەمی داراییەکەن سیستەمی دارایی لە هەر وڵاتێکە تەنها ئەو بودجەیەکە حکومەت دەستیەکەوێت ئێمە سەمن لە قسەکانمە باسی ئەوم کرد کە حکومەت دەتوانێت بەڕاستی سەرچاوەکانی داهاتی زۆر بکات یەکێک لە سەرچاوەکانی داهاتێ هەر لە ڕێگەی بەڕێستانەوەی لە ڕێگەی بانکی ناوەندیەوەی لە ڕێگەی تەشجیعکردنی بانکەکانی هەرێمەوەیە ئەگەر قسەکان ئێمە نەگەیشتوینە ئاستی ئەوەی کە باسی بانکەکان بکەین ئەگەر گەشتین ئاستی بانکەکان ئێمە باسی بانکەکانیشتان لەو دەکەین کە ئێمە تاکو ئێستا لە هەر هەولێر و سلێمانی دوهۆک کە چمان کردووە لۆ هەموو ئەو کۆمپانیا و لۆ خەڵکو و لۆ ئەوانەی کە ئیش و کار دەکەن هەمووی زۆری بە پشتگیری بانکەکانە و هەروەها بە قەرز و پشتگیری نەک هەر بانکەکانی حکومی بانکەکانی ئاهلیش بە هەمان شێوە پشتگیری و یارمەتی دەربووینە لۆ هەموو کۆمپانیەکان کە لە هەرێمی کوردستان زۆر سپاس کاکەتەم کاک شەرکۆ پێت وایە قسە لەسەر سیستەمی بانکی بکەین لە هەرێمی کوردستانە ئەمە تا چەند توانیوەتی ڕۆلی هەبێ لە گەشەپێدانی سەرمایه‌گوزاری لە هەرێمی کوردستانە ئەو بانکانێک کە ئێمە دەبینین ڕەنگە بڵێن بە تەنها لەناو ستوندی پارێزگای سلێمانیان دایان بانک هەبێ بە ئەهلی و بە حکومی و بە بانکە بازرگانە جیاوازەکانەوە ئەم بانکانە تا چەند لە خزمەتی گەشەپێدان و گەشەپێدانی ئابووری و سەرمایه‌گوزاریە بوو بەداخەوە بانکەکانی هەرێم لەبەرەوەی کە وەکو کاگەدەمی ژاماژی پێکردێشتا لە نەگەیشتە ئاستێکی پێشکەوتنی بەو شێوەیە بەس ئەوای نەوت
بەڕاستیوتی ژمارەیەک بانکمان هەیە بەس ئێستا من پێڵم لە بەلەبەرچی یەکەم بانکەکان لە زۆربەی داهاتەکانیانە لە زۆربەی پارەکانیانە دیسانەوە پشت بە حکومەت دەبەستنەوە ینی هەنێ بانک هەیە تەنها کارەکەی بریتە لە دووەرگرتنی پارە و دابشکردنی ڕەواتبی متقاعدین و خانەنشین و إلى آخره ینی هەنێ کارمەند هەنێ بانکی تر هەیە داهاتەکانیان بە هەمان شێوە پشت بە بانکە بە حکومەت دەبەست ئەگەر حکومەت هەستێ بە بڕینی ئەو پارانی کە هەیەی یان ئەو پارانی کە خاتە بانکانە بۆ بەرهێنان ئەو پارانی لێ بڕە ناتوانێت پشت بەخۆی بەسیە بانکەکانمان زۆر بەداخەواڵێ من ڕاستە هاریکاریان کرۆ تا ڕادەیەک لەو بژانەوەی بۆ بەرهێنان لە هەرێمی کوردستانە بەڵام ئەمانە ژمارەیان بۆ هەنێک کۆمپانیای مەحدود هەیە ژمارە زۆربەی بۆ بەرهێنانەکانیشان بریتێ لە ئەمەی کە خۆمانی بینین ئەقساتی خانوبەرەت تەوزیع ئەدەن بە هەوڵاتیان ئەقسات بۆ سیارە ئەدەن بە هەوڵاتیان تەنها لەو شتانەیە خۆیان بینێتەوە گەرنا شەریکێکی هاوبەشێکی ڕاستەقینە نەبوون لە وەبەرهێنان بە شێوەیەکی گشتی تەنها کاربەتی بەتاکید یەکەم ڕۆڵی وەزارەتی دارایی و بانکی ناوەندی هەرێمە کە هەستێتەوە دیسانەوە بە ڕێخستنەوەی بانکەکان لە هەرێمی کوردستانە و لە هەمووی گرنگترەوەیە کە تا ئێستا یاسایەکی تایبەتمان نیە بە ڕێخستنی بانکەکان یاسایەکی نووسراومان نییە لە دەستورە یا لە پەرلەمان مسادەقی لەسەر کرابێ بۆ ڕێخستنی کاری بانکی لە توانین بڵین ڕۆلی بانکەکان لە هەرێمی کوردستان لە پەراوێزی گەشە پێدانی سەرمایە گوزاریە لە هەرێمی کوردستان و ڕۆڵێکی ڕاستەقینی و شەریکی ڕاستەقینی ئەم بارودۆخەنیە بەتاکید دەتاکو زۆر سپاس کاکات هەم تۆ پێت وایە بانک ینی ئەو سیاسەتداریایی هەرێمی کوردستان بەرامبەر بە بانکەکانی گرێتە بەر بەرامبەر بە بەو ژمارە زۆرەی بانک ئەیگرێتە بەر ئەگەر بانک ناتوانێت شەڕێکی ڕاستەقینەی گەشە پێدانی سەرمایە گوزاری و گەشە پێدانی بەرهەمهێنان بێ ئەی چییە ینی تەنها دەبێتێت دەستگایەک بۆ ئەمە پێش هەموو شتێک بەنسبەت قانون و یاسای باقی ئێمە لە عێراق یەک قانونمان هەیە ویش قانونی بەنک مەرکەزیە کە لەسەری دڕۆین لە کوردستان و لە عێراقیش بەگشتی ئەوە بەنسبەت قانونەکە بەنسبەت بوونی بانق و دەوری بانق لە هەرێمی کوردستان ئێمە ئەمن بە تەکید بە جەنابتان دەرێم تاکو ئێستاکە 2 تریلیۆن و نیو هەتا 3 تریلیۆن ئێمە بە نەقد و بە پشتگیری هەموو کۆمپانیاکان و هاوڵاتیانمان هەیە بەداتا کە ئەمە توانیتمان کاگەدەم یەک پرسیار لێرە تخوا ئەو 3 تریلیۆنی جەنابێ باسی دەکەی لە ڕێی حکومەتەوە مەبەستە پشتگیری بانکەکان کراوە کە بدرێ بە کۆمپانیا نەخێر هەیە لە ڕێگای حکومەت وەکو مامۆستا باسی کرد وەکو عقاری و ئەوانە بەڵام ئەوەی تر هەموو بە خۆمان کردیتمان ئەوە پارەی حکومەتیش نییە پارەی بانقا یعنی پارەی بانقیش پێک دێتن لەو پارانەی کە لە ناو بانک کۆ دەبتەوە ئێمە ئیشی پێ دەکەین بە فایدا و ئەوەی کە لە خەڵکیش وەردەگرین فائیدەی پێ دەدەین و هەمان کات لە هەمان کاتیشدا بە فایدە دەیدەینەوە ئەو کۆمپانیا و ئەو خەڵکەیکەوە ئیشی پێ دەکاتن ئێمە ڕانەوەستاوین ئیشەکانی ئەو لە کوردستان و ئەو شەریکاتی کە ئێستاکە بە چەندەها شەریکات و کۆمپانیا بیانی و خۆمان لە کوردستان ئیش دەکەن هەموو بە پشتگیری ئەو بانقانن کە لە کوردستان هەن ئەوزە بانکەکان ئەگەر حکومی بن یان ئەهلی بن ئێمە پشتگیری تەواومان هەیە بانکەکانیش دەوری خۆیان بینی و ڕاستە ئێمە مشینە لە هەندێک شت نەگەیشت بینە ئەو ئاستەی کە بتوانین وەکو بانقەک لە دەرەوە کار دەکاتن ئەویش بواری تەکنەلۆژیای ئەگەر بە ژمارەیەک پێمان بڵێ 3 تریلیۆن لە تەنها لە ڕێی بانکەکان و هاریکاری کۆمپانیای بڵین پرۆژەکان کراوە ئەی لە چاوەوە بەرهێنان لە هەرێمی کوردستان ئەم 3 تریلیۆنە ئەکاتە نیسبەی چەندێک ڕێژەی چەندێکە چۆن یعنی ئێستا بۆ نمونە لە حکوومەتی ئەمریکا نیسبەی بەشداربوونی لەوە بەرهێنانە ئەکاتە لە سایە 30 بۆ 35 وەبەرهێنانی کەرتی تایبەت با بڵین لە ڕێی بانکەکانەوە یعنی لە سایە 70 وەبەرهێنان لە ئەمریکای وڵاتی وەکو بەریتانیا بانکەکان هەڵسن بەجێبەجێکردنی لە کاتێکە لە لای ئێمە ئەگەر بودجەی ساڵانەی حکوومەتی هەرێم 4 تریلیۆن بێت تەنها 3 تریلیۆنیان لە ڕێی بانکەکانەوە خراوەتە گەڕ کە ئەمە نیسبەیەکی زۆر کەمە یعنی شتەکە بە پێشەوانەیە لە باتیەوەی کە بانکەکان هەستن بە چالاکردنی بازاڕیش لە ڕێگەی زۆرکردنی فەرحەکانیانەوە لە ڕێگەی ڕێکلام یا بانگەشە بۆ کاری بانکی هەتاوەکو یاگەر یاسایەکی نووسراو هەبێ بە دەری وەکو جەنابتەڵی یاسامان هەیە یاسای عراقی بەڵام ئەم یاسای تا ئێستا من مامۆستایەکی زانکۆ لە بەرچاو واضح نییە هاوڵاتیان ئەم یاسایان لە بەرچاو واضح نییە ئایا مافی هاوڵاتیان تا زۆر سپاس کاک شێرکۆ فەرموو کاکەتەم بەڵام بەرەوە کاکە ئێمە ئێستاکە لە کوردستان 96 بانک بەس حکومیمان هەیە 71 بانک بەس ئەهلیمان هەیە 234 کۆمپانیای لەوانەی کە لە بازار ئیش دەکەن ئەوانە ئیش و کاری ئەوانە دەکەن ئەوە بەس تایبەتن بە ئیشی پارە و کارکردن بە پارە ئێمە لە کوردستان ئەگەر ئەوەندە تریلیۆنە ئێمە کردبمان خۆ حکوومەتیش ئەدی حکوومەت
ئەو مەشروعانەی دەکات ئەو پارانەی لە بازار یعنی مستەمر ئەتۆ حیسابیەوە بکە 2 ملیار تا 3 ملیار دۆلار لە بازاری کوردستان ئیش دەکات واتە ئەوە پارەیەکە کە هەموو ئیشێک دەتوانی بکرێت کەس پێ مەحتەل نابی هەموو لایەکان دوایی بانکەکان ئەگەر کەم و کوڕیان هەبی لەوەی کە بتوانن یعنی ناتوانیبی زیاتر هەولی ئەوە بدەن ئێمە بازارێکی ئازادمان هەیە ئێمە نەگەیشتینە ئەو مستەوای هەموو فەردێک لە ئێمە یەک لەوانە من و جەنابەت کام لە من و لە جەنابەت پارەکانمان لە بانکدانایە یعنی لۆ نمونە یعنی هەتا بتوانانی بانک پشتگیری بارمەتی خۆت بارمەتی کاکەدەم ببوو لە پرسیارێک ئەگەر بڕیار بێت تۆ باست دەوت کرد یاسای بانکەکان هەمان یاسای هەرێمە بەڵام ئایا ئێمە بۆ چالاکردنی بانک لە هەرێمی کوردستان پێویستمان بە کۆمەڵێک یاسانیە کە هانی خەڵک بدات بۆەوەی کە پارە لە بانکدا بنێ بۆ نمونە زەمان چییە بۆ هاوڵاتێ کاتێکە پارە لە بانکدانێ پارەکەی نەفەوتێ لە کاتێکە ئەو بانکە تووسی ئیفلاسی بوو یا زەمان چییە بۆ کەسێکە لە ڕێی بانکەکانەوە سەرمایە گوزاری خۆی بخاتەکە دیان هەر چالەکێکی تری لەو شێوەیە ئەمە هەموو ئەو قانونە و یاسایانەمان هەیە بەنسبەت پارەدانان لە بانکبوورە لەکوێ ئەو یاسایانە بەێ لەکوێ ئەو یاسایانە بۆ لە لای خەڵک وازەح نیە بۆ لە بەرەسی خەڵکانیە ئەو یاسایە چ پەیوەندی بە خەڵکەوەی ئەو یاسایە دەستەدا ئەگەر خەڵک هات و داوای ڕاستی کاگەت ڕاستەخۆ پەیوەندی بە هاوڵاتیانەوەیە بۆ نمونە لە وڵاتی بەریتانیا کە ژمارەی زۆر کەم بانکی تایە بەڵام بانکەکان بانکی و بەرهێنەرن ئەم بانکانە هەموو ساڵانە هەڵەسن بە بڵاوکردنەوەی لیفلێت یا کەتەلۆک کە یاسای بانکەکان یا باڵین یاسای ڕێخستنی دارایی لە بەریتانیای تایە نووسراوەتەوە بۆی هاوڵاتیان بەرچاوڕوونی لە بەرچاو بێکە ڕۆژێک لە ڕۆژان ئەم هاوڵاتی پارێگەواتە بانکیوانە ئەو دڵنیایەوەی کە تاسنێک پارەکەی پارێزراوە بەرێ ئەوە بەستمەوەیە بڵاوکردنەوەی یاساکارێکی قرس نییە ینی بۆ بانکەکان لە لای خۆیان ڕفەیەک دروست ناکەن تەنها بۆ بڵاوکردنەوەی ئەو یاسایانە بێت کە کاری بانکی لە هەرێمی کوردستان ڕێگەکە یا لە ڕێی ڕاگەیاندنەکانەوە بڵاوی بکەن بڵێ ئەمە یاسای ڕێخستنی ئێمە بەم شێوەیە هاوڵاتیان بەو شێوەیە پارەکانتان پارێزراوە بێ هەتاوەکو هاوڵاتیان ئەم جیلەی ئێستا پارێ بەرنە بانک ئەو پارانە بەرەوەی سلاک نەبن یعنی ئەم بەداخەوەی هەتاکو ئێستاکە ئێمە لە عێراق بەگشتی و لە کوردستانیش بە تایبەتی پارەکان هەموو پارێزراوە پارەی کەسیش نەفەوتاوە دوایی بەپێی ئێمە کە هەر کەسێک حیساب دەکاتەوە لە بانک ئێمە ئیسیمارەکمان هەیە ئەو ئیسیمارە دەدەینە ئەو کەسێک کە تەعامل لەگەر بانک دەکا ئەو یاسا و ڕێسایی کە پێویستە لە بینی ئەو بانخە و ئەو ئینسانێک کە ئەیان ئەو کۆمپانیایە کە حیساب دەکاتەوە لە بانک هەمووی دەدرێتێ هەمووی ئیمزای لەسەر دەکا هەمووی بۆ خۆی دەخینەوە ناخینەوە ئەو بەخۆی مەسوولە دەیدرێتێ ئێمە هەموو لەگەڵ ڕێزمە بۆی قسەکانی جەنابێ بەڵام من لەوانەیە لە دووسێ بانکی هەرێم شخصی خۆم حسابم کردبێتەوە بەڵام تا ئێستا هیچ بانکێک لیستێکی نیامەتێ ئیسیمارێکی نیامەتێ یاسایەک نییە بەڵام ئەتوو جەنابەت ئیمزات کردووە لەسەر لستێک ئەو لستە ئەگەر تەمەشای بکەی لەسەری هەتا بنی هەمووی قانون و یاسایە و باسی بینی جەنابەت و بانک دەکا یعنی مەفروض هەیە جەنابەت ئەوە بخین باوە بەڵام بۆ کاتێکە حسابەکە کەمەوە بانکەکە و لیستەی نەخسۆتە بەردەستی من تەنها وەصلێکی حسابکردنەوە ینی وەصلەکەکەیتەوە تەنها پارێک نابێت دەبی ئەو لیستەت ئیمزا کرد دەبێت چونکە هیچ حسابێک ناکرێتەوە لە هیچ بانکەکە بەبێ ئەو وەرەقەیە کە قانونەکانی نووسراوە ئەو دەفتەرچەکەی کە جەنابەت وەرگرتووە دەفتەرچەکەش هەمان تعلیمات و یاسا بەنسبەت دەفتەرچەکە تێدایە کاک ئەدەم زۆر سپاس کاک شرکۆتۆ کاگەتەم باسی لەوە کرد کە سیستمی ئابووری لە هەرێمی کوردستان بە بانکەکان و بە هەموو چێلەشی ئابوووریەکانەوە سیستمی بازاری ئازادەوە و معلومم بازاری ئازادیش بەجێهێشتنی بازارە بۆ چالەشی ئابوووریەکانی خۆی بەبێ دەستێوەردانی دەوڵەت بە تەقیمی تۆ ئەم بازارە تا چەند ئازادەوە تا چەند پرەنسیپەکانی بازاری ئازاد بەسەر چەسپێ بەرەوەی وەڵامی ئەم پرسیارە بێتەوە ناوپرێکمان هەیە بەڵە بینەرانی خۆشەویست لەگەڵمان بن دوای بینێنی دوای ئەم ناوبرە پرۆگرامەکەمان بەرداوامە بێت کاتێکی خۆش.